دواکەوتنی موچە تا چەند کارگەی لەسەر ژیانیەوە دروست کردووە؟ کەمەندام ئەگەر کابراکی ساخ کەڕەت ببێ بە کەمان دوو جارە لە ژێر لە جاریەوەیە وەکو ژیان بەردەوامە ئەگەوەش نەبێ خوا ڕەب العالەمینێکە بۆ عاسمان بەخەوت دەکا بەڵام ئەگە کەسێتەوە وەگە باوکێک ئەگە باوکێک پارە نابێ کوڕەکەی بەچی بشی حکومەت باوکی فەقیر وە ژوارە خاس باوکی کەمەندامە ئەگە باوکێ پارە نادێ بەچی بشی دووە حکوومەتی عێراقی بۆچی هەرجارە بە بیانوویەک موچە خۆران دوا دەخات؟ کاکە ئەمە بۆ نمونە نازانم بڵێم چی حکومەت کەمەندامە عێراق حکومەت عێراقی کەمەند چونکی گوێ ناگرن لە خەڵک کاکەس نابیست بوو نابیر بوو نابیست بوو چیە بینە چیە بیستێ هیچ شاوێ هاوداوای دەکەی بەحملی فرسە نایە لێرەوە تۆ وەکو کەمەندامێک داواکاری چییە؟ داواکاریمە وەکو ئەم خەڵکە وەکو ئەم خەڵکە مەعاش خەڵک با خەڵک بژێتەوە و بێتە باپاڕەوە بڕۆ بسێت کام بازارەکەی ها بە 1000 پێوەیە وە سەعات 11 ئەگە پارەی وەکا کابرا پارەی پێ بێ ئێوە بابا ئەگە ئیشێکی زەروری نەبێ کابرا نایە بۆ بابا